لە کۆتاییدا شاسوار عەبدولواحید تۆمەتەکانی بەسەردا ساغ بووەوە و سزای زیندانیکردنیشی بەسەردا سەپێنرا. ئەوانەی کە هاتوونە پشتگیری شاسوارەکە با بڕوا لە محکەمە بڵێ من لە شاتی شاسوارە چمە سجن، من پارەی قەرزەکانی خاوەن پشکەکانە دەم، من پارەی قەرزی حکومەتە دەم. یاسا سەروەرە. سەرەڕای بانگەشەی زۆری لایەنگران و ئەنجامانی حیزبەکەی بۆ بێتاوان نیشاندانی، بەڵام لە کۆتاییدا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لەلایەن دادگای سلێمانیەوە بە 5 مانگ زیندانیکردن سزادرا. ئەمڕۆ دانیشتنی دادگایکردنی شاسوار عەبدولواحید بەڕێوەچوو. دادوەر چەندین تۆمەتی ئاراستەی سەرۆکی نەوەی نوێ کرد و سەرەکی ترینیشیان دۆسیەی دانانی کامێرای چاودێری نهێنی لە ماڵی شادی نەوزاد پەرلەمانتاری پێشووی نەوەی نوێ بوو کە حکمی 5 مانگ زیندانیکردنی لێکەوتەوە. جیالەوەش سکاڵای خاوەن پشکەکانی چاڤیلاند، قەرزەکانی حکوومەت، قەرزی بانکەکان و خۆدزینەوە لە دانی باج لەو تۆمەتانەی دیکەی سەرۆکی نەوەی نوێن کە هێشتا کەیسەکان یەکلایی نەکراونەتەوە و لە دادگان. هەر بەهۆیەوەش 2 ڕۆژ لەمەوبەر وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند کە دەست بەسەر 6 مڵکی کۆمپانیای نالیای شاسوار عەبدولواحیددا گیراوە کە چاڤیلاند و کەناڵی ئەنارتیش بەشێکن لەو مڵکانە.